بامەدەبوونی جەماوەرێکی زۆر لە شارە جاجیەکانی کوردستان لە شاری کەرکووک و لە مەراسیمێکی شایستەدا پێشوازی لە تەرمی شەید ئەحمەد هێمن کراو لە گۆڕستانی ڕەحیماوە بە خاک سپێردرا. ئینشاڵڵا کە دژمنان ناوێرە بە هیچ کوردێک ئەم خەڵکە خەمی ئێمەی ڕەوانەوە بەڕاستی پێشوازیەکی زۆریان لەکەین زۆریان کردن مەمنونیانی سوپاسیانەکەین بە هەموو گەلی کورد. ئەرەوەڵا ئەحمەد بۆ هێوە یەکگرتوونی هەموو کورد زۆرش پێی زەربەرزین زۆرش پێی فەخری پێواکەین بە هەموو شتێک بە هەموو نەوەیەک دەوەش هەموو تامەک ئەحمەد وا بۆ شهید ئەحمەد دابرا. ئامادەبوانی مەراسیمەکە دەڵێن ئەحمەد هێمن تەنیا شەهیدی کەرکووک و باشووری کوردستان نییە، شەهیدی هەر چوار پارچەی کوردستانە و شانازی پێوە دەکەین. ئێمە لە گەڕێکی شۆرجۆ هاتین بۆیرە وەکو عەشەتی ساڵی چکە ئەمە ئەم پیاوە کەسێکە لە هۆزەکەی ئێمە و لە دووس خوڕمات و لە تاوغ و لە کەرکووک لە هەموو لایەکەوە لە پردێ لە هەموو شوێنەکانەوە هاتوونەوە حەزرن لە مەراسیمێ. ئەم پیاوە ئێمە بەس بە شەهیدی خۆمانی نازانین، شەهیدی هەموو کووردە، شەهیدی یەک پارچەی کوردستانە. ئێمە فەخر و شانازی پێوەکەین و ئامادەین خوێنی تریش بەخشین لە پێناوی کوردستانە. ئەمە پەیامی ئەومان پێگەیەنێ کە هەر چوار پارچەی کوردستانی یەکە و ناکرێ ئەو دابەشبوونە غەدرێ بوو لە کاتی خۆیان لە کورد کراوە، ئەمڕۆژ قبوڵ ناکەین لە هیچ پارچەی کوردستان غەدر بکرێ. خەڵک کەرکووکە ئێمە کەرکووک بەغیرەتین دایم لە پێش هەموو شارەکان ترەوە بۆ کوردایەتی حەولمانداوە بۆ ئەمە شەهیدی هەر چوار پارچەی کوردستانە. ئەمە لە پێناو کوردایەتی چووە، لە پێناو ئاڵاکەی چووە کە ئێمە ئەم هەموونەتەوەیە نەگەر عەرەب و تورک و فارس دژایەتیمان کات، دەوڵەتە ئەوروپیەکانیش دژایەتیمانە کرد. ئەمە بێجگەلەوەی بۆ نەتەوەی کورد ڕۆیشتەوە بۆ مرۆڤایەتیش ڕۆیشتووە، لێ مناڵ سەرە بڕن ژن فڕێدەنە خوارەوە، حیساب بۆ مرۆڤایەتی ناکرد، زەلامە کوژن مرۆڤە کوژن، ئەوانە دژی مرۆڤایەتین نەک دژی بەس کورد بن، دژی ئیسلامن، دژی مرۆڤایەتین، دژی هەموو بەشەرەتێکن. هیوادارین بەرپرسەکانی کەرکووکیش تۆزێ غیرەتیان هەبێ حیساب بۆ گەنجی کەرکووکە، حیساب کوردایەتی بۆ خەڵک کەرکووکەن. ئەڵێ هەر کەسێک دیفاع لە عەرزی بکات، دیفاع لە خاچی بکات، دیفاع لە شەرەفی بکات، لای من مەرتەبەی شەهیدە. دووەم ئەم شەهیدە شەهیدی یەکبوونەوە و یەک پارچەیی یەکنەتەوەی خاچی کووردە کە ئەیسەلمێنین ئێمە یەکنەتەوەین. ئەحمەد هێمنی 23 ساڵ لە 20 ئەم مانگەدا بۆ بەشداری لە خەباتی گەلی کورد لەو ناوچەیە بەرەو ڕۆژئاوای کوردستان ڕۆیشت. دوای هەفتەیەک لە بەرەکانی جەنگ دەکەوێتە بەرهێرشی فڕۆکەی بێفڕۆکەوان و شەهید دەبێت. ڕەبین محەممەد، کەناڵی پەیام، کەرکووک.